ماشي. برادر پرسیاری کردو ئایا نوێژ ئەبێ هەدیەیەکەی بۆ مردوو؟ نوێژ هەدیە ناکرێ بۆ مردوو. طبعا کۆمەڵێک کەم لە زانایان ئەڵێن ئەبێ، بەس ئەوەی بەقەوەت بێ نوێژ ناکرێ، هەدیە ناکرێ بۆ مردوو. نوێژ چونکە ئەزان بۆ نوێژ هەدیە ناکرێ، کی ئەزانێ نوێژ بۆ هەدیە ناکرێ؟ سە قورئان خوێندن ڕەئی بەقەوەت ئەوەیە کە ئەکرێ، بەس بۆ نوێژ ناکرێ. بۆ زانایان زۆربیان ئەڵێن نوێژ ناکرێ. حەزەکەم پرسیارە لە ئێوە بکەم، فەرموو. ڕاستە سوژدەکەیە، بەس بۆ نوێژ یعنی سەخۆوەکان تریش هەرێکە شتێکی تایە، یعنی بۆ نوێژ یعنی یا وەکو بڵێ حەسر بە حەسر ئەڵ نوێژ بە تایبەت لە ناو هەموو هینەکانترە. بارك الله. ناوت شي جنابت كاك هاوكار بالضبط، يعني نوێژ هیچ عذرێکی تیانە، ئیسا ڕۆژوو عذری تایە، نەخۆش بە عذرە، بۆیە توانێت دوایی کەس و کارت بۆت بگرێتەوە، بەس نوێژ عذری تیانە. حتا ئەو دقە ئەمری ئەبێ نوێژ بکەی، ئەگەر وە پێوە توانیت وە پێوە نەتوانی وە دانیشتنەوە، نەتوانی وە هەڵاژیانەوە، نەتوانی علەما ئەفەرمن ئەگەر سەرت کامل ئیشی نەکرد بەس چاوت ئیشی کرد، هەر ئەبێت و نوێژ بکەی. ئیسا کاک هاشم کاک عەلی لەیرە هەردیان لە عەشیرەتی گێژن، ئەو دوو بەڕێزە کاک هاشم لە ساڵی 81ەوە خوای گەورە ڕەحمی پێ بکا و لێی قبوڵ بکا، لە 81ەوە هەموو گیانی مردووە بە سەری ئیشەکە و نوێژیشی نەفەوتیەوە. براینە لە 81ەوە ئیسە چەندێک لەناو ئەم جەماعەتە مەوالیدی 2090 ئەو لە 81ەوە چەند ساڵت خوا براینە؟ نە 32 نییە زۆرە، 37 ساڵ. 37 ساڵە ئەو پیاوە لەسەر جێگایە، بەس سەری ئیشەکە، بەس سەری، بەس ئەتوانی ئاوا بکە، دەستیشی ئیش ناکە، بە چاو نوێژەکە. ئەبێ نوێژ بکەی، ئەبێ نوێژ بکەی، نوێژ نەکردنی نییە. ئەی لەوانەیە بڵێ ئاخر دەستنوێژ چۆن بگریم؟ ئەمە دەستنوێژت بۆ گیرا بیگرە، نەگیرا تەواو تەیەموم بکە. ئەگەر تەیەموم نەتوانی، یعنی وەخۆڵ تەیەموم ئەوەیە وەخۆڵ ئاوا دەست دەمان زەویە ئاواکەی تۆ ئیساییتە دەم چاو تا هەردوو دەست. طبعا ئەگەر لەشت گران بێ دەستنوێژ بیت، هەر ئەمە ئەوێ. ئەگەر ئاو نەبوو یان نەتوانی ئاو بەکاربێنی، هەر ئاوا بکە، خۆڵەکە ئاوا هەڵسە ئاوە دەست دەیتەبان هینا بەم شێوازە دەستی دەبان خۆڵاو، فویەکەیتە دەستا و دەم چاوتی پێ مەسحەکەیت و هەردوو دەستی پێ مەسحەکەیت و تەواو نوێژەکەت ئەکەی. ئەمە بە تەیەموم. طبعا ئەم تەیەمومە لە جیاتی دەستنوێژە و لە جیاتی غوسلیشە. ئەگەر لەشت گران بوو ئیتر ئەیکەی هەموو نوێژی ئەم تەیەمومە دووبارەکەیت و تا مەجال تەبێ چیەکەی؟ تا مەجال تەبێ غوسلەکەی. ئەبێ نوێژەکان بکەی. دوو ئاەتی لەسەر هاتووە، ئەمە دەستنوێژ یەک ئاەتی لەسەر هاتووە، بەس ئەمە دوو ئاەتی لەسەر هاتووە. ئەم جا دوای ئەمە ئەگەر هەر نەتوانی ئەمەش بکەی لە شوێنێکە یان هەردوو دەست و هەردوو گیانت هەردوو قاچت مردووە ناتوانانی وە چاو نوێژەکەت بکە، با دەستنوێژتیش نەبێ. تۆ نوێژەکەت ئەەکەیت و ئەڵێی خوایە من ئیتر هیچ مەجالێک نییە چی بکەم. نوێژەکان تەکەیت و بەردەوامە بی حتا ئەگەڕێتەوە لای خوای پەروەردگار. ئەمە زۆر مهمە خۆشەویستەکانم. بۆیە عزری نییە لە دوای ئەوەی کە بۆتی بکە، ضرور نییە تەواو تو خۆت ئەگەر لە دنیا کردوێت ئەیکەی، نەچ کردبێتەوە. نوێژ کەس لە جێی کەس ناتوانێت بیکە. فەرموو. ئەگەر بکرێت سینیەک خۆڵ بکەیتە بان سینیەک، خۆڵ بکەیتەبان سینیەک و بۆی بێ بە ئەوس بەردەوام لەسەر ئەو خۆڵە تەیەموم بکە. سینیەک شتێک ئاوا خۆڵەکە نزیکی کەرەوە ئەو نەخۆشت چۆن مەسەلەن ئەگەر بڵێ قورسە قورس نییە، ئێمە گشت جارێک خواردنی بۆ ئەبین، ئاوی بۆ ئەبین، شەربەتی بۆ بین، با سینیەکیش بووین خۆڵی تیابێ دەست داتە بانیا و ئینەکەیەکە و تر کێشەشمان نامێنی. طبعا ئەگەر هەر نەکریا و دیوارەکەش هەر ئەکرێ، بەس ئەگەر خۆڵەکە بێ باشتر.
ئەگەر بەتانیەکە تۆزاوی بێ تۆزی هەبێ ئەگەر تۆزی هەبێ خۆڵەکەی ئەکرێت تۆزەکەی ئەکە بەکارە تێرێ یان ژێری ئەو فەرشە ئەگەر تۆزی هەبێ ئەویش ئەوێ